تازەیە نەورۆزاتەوە جێژنێکی بۆنی کووردا بەخۆشی و باتەوە. بە هەڵکردنی مەشغەڵی ئاگرین و لەبەرکردنی جلوبەرگی ئاڵوواڵای نەتەوەییان لە شاری سلەیمانی پێشوازی کرا لە ساڵی 2716 نوێی کوردی و جەژنی نەورۆز. هەموو ساڵە لە 21 ملەتی کورد بە بۆنەی نەورۆزەوە ئەم ئاهەنگە گێڕن و ئاگری نەورۆز دەکەنەوە. جلی کوردی کە هیمای نەتەوەییە بۆ گەلی کورد هەمووی بە جلی کوردی و دەرەچنە دەرەوە. خەڵکی سلێمانی بە عامێنە شوێناوام و بە جلی بەرگی کوردی خۆمانەوانێ بە جلبەرگی ڕەفەنی کوردی خۆمانەوەی لە ئێرە و یادەکە پیرۆزەکەی لە مەراسیمی پێشوازیکردن لە جەژنی نەورۆز لە سلەیمانی لە چەند شوێنێکی جیاوازدا ئەنجامدرا، بەڵام کۆمەڵی کەلەپوری کوردی لە گردی مامەیارەی شاری سلەیمانی ئاگری نەورۆز و ئاهەنگی تایبەتیان ساز کرد و یادی هەریەک لە پیرەمێردی شاعیر و مامەیارەیان کردەوە کە لە مێژووی کووردا ئەم دوو کەسایەتیە ناسراون بەوەی مەراسیمی ئاهەنگی نەورۆزیان ساز کردووە و ئاگری نەورۆزیان لەم گردەدا کردوێتەوە و خەڵکیان کۆ کردوێتەوە بۆ ئاهەنگی نەورۆز. ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد ساڵانە هەڵەسین بەم یادە پیرۆزە و من وەکو کارکتەری ڕۆڵی پیرەمێرد ئەوە مانای ئەوەیە ڕۆحی پیرەمێرد هەموو ساڵێتەوە ناو هاوشاریانی خۆی و لەگەڵ هاوشاریانی شاری سلێمانیا ڕێژاریەکان لەم یادە پیرۆزە و لەم ئامژێڕی جاران ڕۆژە وەکو بیسیسی هەموو ساڵێک کە لێرە کۆبینەوە ئەمە شوێنێکی کوردەواری فۆلکلۆر و کۆنە خۆشی خۆمان لێرە ڕاگەێنی لێرە هەموو ساڵێک یەنە سەر گۆڕی هونەرمەند گۆڕی هونەرمەندی کۆن کە چەندین ساڵ جوانی بۆ نەورۆز وتووە لێرە خۆشحاڵی خۆمان دەرەبڕین و جگەل لە ئاگرکردنەوە خەڵک بە هەڵپەڕین و گۆرانی و دەربڕینی شادی پێشوازیان لە جەژنی نەورۆز کرد. ئەوان دەڵێن سەرەڕای قەیرانی دارایی و ئابووری و شەڕی داعش، بەڵام ڕێگر نەبووە لەوەی کە جەژنی نەورۆزی ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەرز ڕابگرن. زۆر خۆشحاڵم لەم نەورۆزەیە سەرڕای هەموو قەیران و ناخۆشیەکان و شەڕی داعش و ئەوانە، بەڵام ئێمە هەر دڵخۆشین هەردەم ئاگری نەورۆزمان گەشاوەیە لە 23ەیە بۆ زۆر پیرۆزبایی لە ڕۆژاوای کوردستانەکەم کە گەورەترین دەستکەوتیان بەدەستێنا لەم نەورۆزەیە. سەرەڕای شەڕی داعش، قەیرانی دارایی، نەبوونی موچە لەم کەش و هەوا سارد و باراناویەدا خەڵکی سلەیمانی بەجۆش و فرۆشێکی گەرم و گوڕەوە ڕویان کردە ئەو شوێنەی کە یەکەم جار ئاگری نەورۆزی لە سلەیمانی تێدا کرایەوە، ئەویش گردی مامەیارەیە. ئەوان دەیانوت ساڵی نوێی کوردی و نەورۆز و جەژنیان بۆتە دوو جەژن بەهۆی ڕاگەیاندنی فیدراڵی لە ڕۆژئاوای کوردستان. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.